سڵاوتان لێ بێم کاتتان باش من سامان بەشارەتیم بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەشەکەم. ئەم ێوارەش قسە لەسەر کێشەی جوتیارانی کوردەکەم لە کەرکووک وەک دەزان لە 1-2 ڕۆژی ڕابردوو ئەو گرفتەی کە دروست بوو ئەو کێشەی کە جوتیارانی کوورد لە کەرکووک لە نێوان سوپای عێراق و جوتیاران ڕوویدا زۆر لایەنی پەیوەندیداری هێنایە سەرخەت بۆ جێبەجێکردنی کێشەکانیان. من ئەم شەو میوانێکم هەیە کە خۆی چەندین ساڵ لە کەرکووک بەرپرسیارەتی هەبووە، ورد و درشتی کێشەکان شارەزایە، هەروەها قسەی جددی هەیە لەسەر چارەسەرکردنی کێشەکان کە چۆن دەتوانێت لە ڕووی یاسایی ئەم کێشانە چارەسەر کرێ و هەروەها ئەم کێشانە لە ئەساسدا چۆن سەریان هەڵداوە. ئەویش ڕێبوار تاڵەبانی سەرۆکی پێشووی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوانی بەرنامەکەمە. کاک ڕێبوار سڵاوت لێ بێم کاتت باش. سڵاو بەڕێستان ئەم کاتەی بەڕێست و بینەران باش بێت. زۆ سپاس کاک ڕێبوار، وەڵی من ئەمڕۆ شتێکی جەنابتم کەوتە بەرچاو، باس لەوە دەکەیت کاڵەی کەرکووک لە دوای 16 ئۆکتۆبەرەوە زیاتر سوپا دەسەڵاتی هەیە و کەرکووک بەڕێوە دەبا. ئەی خۆ ئێمە پارێزگارمان کە کووردە و هەروەها لەم دوایشە ئەنجومەنی پارێزگا هەڵبژێررا، واتە یەکە ئیداری و حکومەتە خۆجێیەکە دەسەڵاتێکی ئەوتۆی نییە بەسەر بارودۆخەکەیە. جارێ حەزەکەم سڵاوێکی قارەمانانە بۆ و بە ڕێزانە ئەو جوتیارانە بگەێنم کە لە خۆراگری و لە نیشتەمان پەروەریان بۆ خۆشەویستیان بۆ خاک و نیشتیمانیان کە لە جیاتی هەر هەموو کوردێک ئێستاکە لە سەنگەری بەرگریدان و داکۆکی لە مافی خۆیان دەکەن، هەروەکو چۆن 100 ساڵە ملەتی کورد بە هەموو خەمخۆرانیان و بە هەموو دڵسۆزانیان کە دیفاعی و بەرگریان لە شاری کەرکووکی خۆشەویستە کرد، شاری دڵ و قودسی کوردستان، شاری هەموو کوردستانیان و ناسنامەی کوردستانی. طبعاً هەڵبەتە دوای 16 ئۆکتۆبەر بەداخەوە بارودۆخی کەرکووک گۆڕە، ینی بارودۆخەکەی نادەستوری و نایاسایی و نائاساییە بۆ بەهۆی ئەوەی کە عسکەرتاریەتە لە شاری کەرکووک بە پێی مادەی نوێی دەستوریش کە ئەوانەی کە دەستوریان خوێنێتەوە ئەلێ نابێ هێزی سەربازی بەکاربێنرێ بۆ یەکلاکردنەوەی کێشە سیاسیەکان. جا و کێشە سیاسیانە چی لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادی بێ یاخود چی لە نێوان هەر پارێزگایەک بێت لەگەڵ حکوومەتی فیدرالی کە بەداخەوە تاکو ئێستاکە حکوومەتی عێراق حکوومەتێکی فیدرالی نیە، حکوومەتێکی ئیتیحادی نیە، حکوومەتێکی ناوەندی تونند و تۆڵە، یعنی بە هەمان نەفسیەت و بە هەمان عەقڵیەتی حکووماتی پێشووتری کۆماریەکان و حزبی بەعس مەلەکیت بە نەفسی نەفەس و بە نەفسی عەقڵیەت تعامل لەگەڵ ئەم کەیسانە کە بەڕاستی دەیان حکووماتی لەسەر ڕۆی هەر لە دژایەتیکردنی ملەتی کورد. ئەمە کۆتایەکەی بە ڕوخانی ئەو حکوومەتاتێک کە ئێمە هیوامان وابوو هاوسەنگەرانمان لە بەڕێوەزانەی کە پێکەوە بوو لە یەک خەندەقا بۆ دژایەتیکردنی حکوومەتی بەعسی پێشووتر و پێکەوە حکوومەتی عێراقمان دروست کرد. نەمانزانی کە لە دوای 2005 و دوای نووسینەوەی دەستور ئەوانش هەمان نەفسیەت و هەمان عەقڵیەتە ناچنە سەر دەستور، بەڵکو ئەوەی کە خۆیان ئارەزویان لێدری دەستور جێبەجێکەن ئەوەشی ئارەزویان نیە وەکو خۆی ئەمێنێتەوە بە هەمان سیاسەت تعامل لەگەڵ کورد و لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و کەرکووکیەکانەکەن و ناوچە کوردستانەکانشی لەگەڵا بێ کە بەداخەوە دوای 16 ئۆکتۆبەر هەر لە بەدرە و جەساس جەلەولا و سعدیە خانەقین تاگاتە کەرکووک تاگاتە شنگاڵ هەر هەمووی بە بارودۆخێکی نادەستوریە نایاساییە. جا لەبەرەوە منەوە کاتەش وتم لە 18 ئۆکتۆبەر من یەکەم تەسریحمدا وتم ئەم بارودۆخە ئەبێ سەرۆکوەزیران چاکی کاتەوە چونکە تەندروست نییە و باتڵیشە و لە قانون ئالێ مابوونی على الباطل فهو باطل، یعنی هەر شتێک ڕوویداوە دوای 16 ئۆکتۆبەر بە هەموو جۆرەکانەوە پێوترێ نایاسایی نادەستوری. بۆیە ئێمە کە کورد هەر لەگەڵ ئەوەی کە دووبارە یەک ڕیز ئەبێتەوە من ئازانم حکوومەتی عێراق دووبارە گاتەوە حاڵەتی سفر، هەروەکو چۆن لە ساڵی 91 لە نەورۆزی 91 کە خەڵک ڕاپەڕی
ئەو ناسنامی کوردستانی گەڕانەوە بۆ کەرکووک لە هەمان کات لە 2023 تا گەشتە ڕووداوەکانی بەداخەوە 16 ئۆکتۆبر کە دووبارە ماڵی کوردی ترازان و ئێستاکە لە نایەکڕێزی حیزب کوردستانی کاک ڕێبوار بۆچی ئەڵێ ئەوەی کە ئێستا هەیە نایاساییە بۆ ئێمە هەڵبژاردن کراوە و حکوومەتی خۆجێی دروست کراوە بە پێی ڕێکەوتن ینی یەکێتی نیشتیمانی کوردستانیشی تێدا بووە لەگەڵ لایانی دیکە بەس پارتی تقریبن بایکۆتی ئەنجومەنی پارێزگای کردووە ینی هەموو شتانی کە کراوە بە ڕێکەوتن و لە چوارچێوەی یاسا ینی بەڕێوە چووە ناقانونیەکەی لەکوایە؟ نا من دووبارەیەکەمەوە ئێمە لە 2005ەوە تەبعاً لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک وەلە کەرکووکە هەڵبژاردن نەکراوە بۆ هەموو هاوڵاتێکی کورد دەبێن پرسیارە بکات لەبەر ئەوەی بارودۆخی کەرکووک نەگەڕایە بارودۆخی ئاسایی خۆی پێش 1968 بەو معنایی کە ئەبوایە کەلار کفری چەمچەماڵ دووس خورمات و ئەمانە هەمووی بگەڕێتەوە سەر کەرکووک لەلایەکی ترەوە ئەبێ زاب بگەڕێتەوە سەر مووسڵ ئەو بارودۆخە پێوترێ بارودۆخێکی ئاسایی بۆیە لە کەرکووک 4 جا هەڵبژاردن کرا لە هەموو عێراقا لە کەرکووک نەکرا بۆ نەکرا و کاتە ئەو کاتا پێکرا هەموو حیزبە کوردستانەکان یەکدەنگ بووین کە بێ بارودۆخی کەرکووک ئاسایی کرێتەوە بەداخەوە حکوومەتە عێراقەکانی دوای 2005 هەر لە جعفەری و هەر لە ئەیاد علاوی و هەر لە مالکی و عەبادی و کاظمی هیچیان نەیانتوانی هەمویان بەڵێنیان ئەدا بەرنامەیان هەبوو لە ئەنجومەنی وەزیران بەڵام هەمووی حبری سەر کاغذ بوو بارودۆخی نەکەرکووک نەناوچە کوردستانەکانیان ئاسایی کردەوە لەبەر ئەوە تۆ ئەم پرسیارە دروست دەبێتەوە ئایا خەڵکێکی بەسڕە بۆی هەیە دەنگ بدا بۆ ئایندەی پارێزگای کەرکووک نەخێر خەڵکێکی کەربەلا و نەجەف خەڵکێکی دوهۆک مووسڵ کەس ناتوان لە جاتی کەرکووکەکان دەنگ بدا بەڵام بارودۆخی کەرکووک لە پێش 16 ئۆکتۆبر و دوای 16 ئۆکتۆبر خەڵکی نامۆ دەنگی داوە بە ئەنجومەنی پارێزگای کەرکووک لەبەرەوە ئەو حاڵەتە ینی مەبەستەوە جەنابەت دەنگدانەکە دەنگدانێکی نەئاسایی بووە لە خەڵکی کە بەشداری پێکراوە نادەستوریش بووە بەڵێ چووکە لە کەرکووک بە پێی ناسنامەی 57 و پێش سەرژمێرەکانتر کەرکووک لە یەکەم سەرژمێری دەوڵەتی عوسمانی 1993 کورد بۆ 1970 پێکاتەکان بووە لە 57 گەیانیانەتە ڕێژەی تقریبان 60 لە سەتا لە کاتی سەدامە لە ساڵی 1970 ڕێژەی کورد ئەزان بوون بۆ چەند عەرەب بوو بە 73 لە سەد کورد نەگەشتە تقریبان 90 بۆ 23 لە سەتا بوو یعنی ئەمە بارودۆخەکە گۆڕاوە بۆیە لە 2005 بەڕێز مانجەلال ئەو کاتە جەنابی کاک مەسعود مامۆستا سەلاحەدین و هەموو سەرکردایەتی کورد دەنگیان لەسەر ئەوە بوو کە بارودۆخی کەرکووک بگەڕێتەوە بارودۆخەکەی پێش ساڵی 68 کە قۆناغی یەکەمی مادەی 140 بۆی لەو کاتێک کە کەرکووکیەکان دەنگ بدەن بە ئایندەی خۆیان ئەو کاتە پێوترێ هەڵبژاردنێکی تەندروست و یاسایی دەستوری بۆیە هەر شتێک ڕووی داوە دوای 16 ئۆکتۆبر هەر هەمووی نایاسایی و نادەستوریە و قبول نەکراوە و لە ئایندەیەکی ئینشاءالله نزیکدا کە بارودۆخی عێراق ئاسایی بێتەوە و ئازام کەرکووکیش بارودۆخەکەی ئاسایی بێتەوە. زۆر باشاگە کاک ڕێبوار ینی پرسیاری ئەوەت لێ بکەم ئەو یاسایی کە دەرچووە و لە ڕۆژنامەی وەقاعی بڵاو کراوەتەوە بۆ گەڕانەوەی مڵکوماڵی زەوتکراوی ئەو کوردانە بە بۆچوونی جەنابەت ئەمە چێتە بواری جێبەجێکردنەوە چونکە گومان هەیە سونەکان دژین هەروەها ئەمە بابەتی قەرەبووکردنەوە و ئەم بابەتانە لە خۆ دەگرێ یعنی هەستەکەی ئەم هەنگاوە بە زووتین کات جێبەجێ بکرێت و ئەو تووڕێی ئەو کوردانش دامرکێتەوە چونکە ئەستەمە ینی جێبەجێکردنەکەی لە ماوەکی کورتا بکرێ. جارە پێش هەموو شتێک من حەز ناکەم دڵی کەس ناخۆشکەم چونکە ئەو بڕیارە حتا کە دەرچوو لە پەرلەمان وازەح بوو 8 مقاتعەیە 8 مقاتعانی 8 پارچە زەوی بە ڕقەمەکانە 2 پارچەیان هین نەتەوەیەکە 6 هین کووردە ئەمە هەڵوەشانەوەی بڕیارەکانی ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕش نییە بەداخەوە کە خەڵک زۆر گەورەی کردوەوە زۆرش دڵی پێخۆشە نەخێر ئێوە بڕۆن من زیاتر لە 500 بۆ 600 نووسراوی ڕژێمی پێشوم خوێندوێتەوە لەسەر موسادەرەکردن و ئیستیملاک و تەملیک و کوژانەوە و ئیتفا سەدان هزار دۆنمە یعنی ئەوەندە نییە کە خەڵک ئێستا زۆری دڵی پێخۆشە ئەو هەش پارچەیە کردیانە بە منەت بەسەر ملەتی کورد و بەسەر قسە لەسەرەکە گوای هزار دۆنمێکە کێشەکەی لەسەرە وایە نەخێر ئەمە دووبارەیەکەینەوە تۆ سێری بڕیارەکەی پەرلەمانکەن هەش پارچە زەویە یعنی هەش پارچەکەس واشە بەڕقەمەکانیەوە یعنی نەخێرەوە ئێمە کەوتینەتە هەڵەیەکەوە خەڵکێکی زۆریش خۆی کردوتە پاڵەوانی مەدان بۆم بابەتە بەڵام
ئێمە لەگەڵ بە هەموو حاڵەتێکەوە ئەمە دەستخۆشیان لەکەین چونکە هەش پارچەش بگەڕێتەوە لەوە باشترە کە هیچ نەگەڕێتەوە بەڵام خۆی ئەسڵ وایە ئەو بڕیاراتانە بڕیاری ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕشە لە 2005ەوە حکووماتی عێراقی دوای 2005ەوە دەستی بەدەستی بەم حاڵەتاکەن و بڕیارەکانی سەرجەم گشتی کۆمپلیت چونکە مادەی 140 لێ ئاسایی بێت و ئاسایی یعنی هەر هەموو بڕیارەکانە بێ هەڵوەشێتەوە کە بەداخەوە هەمووی هەڵنەوەشاوەتەوە ئەوە داقوقەگرێتەوە ئەوە دیەکانی تاڵەبانی دایەکانی داودیەگرێتەوە بەرزجیەکان کاکەیەکان هەموو عەشیرەتەکان هۆزەکانی کورد مسادرە و ئیتفا و ئیستیملاکی زەویەکانیان کردەوە بێ هەر هەمووی ئەبێ هەموو عەرەبی هاوردە تێکڕە کە ڕێژەیان ناگەشتە 100% کۆمەڵگای کەرکووکی بێ هەمووی دەرچێت لە کەرکک بە پێی هەڵوەشاندنەوەی بڕیارەکانی ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕش بەڵام بەداخەوە کە ئێستاکە کە خەڵک مێژوەکەی خۆی ناخوێنێتەوە مێژوەیەکی زۆر نزیکە خۆ زۆر دوور نییە 2023 ئێمە هەمومان بینیمانەوە بڕیارەکانیش هەر کلیکێ بکە لەسەر کۆمپیوتەرەکەت سەدان بڕیارت بۆ دەرەچێت کە ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕشی ڕووخاو کە چی لە ملەتی کورد کردو چی مسادرە و عەرزێکی مسادرەکە جا لەبەرەوە بێ بە هەمووی بگەڕێنەوە بێ ڕانەوەستین وە کۆڵ نەدەین پەرلەمانتارانمان وەزیرە بەڕێزەکانمان پەرلەمانی کوردستان حکوومەتی هەرێم ئەبێ هەوڵ دەین هەمووی بگەڕێتەوە چونکە ئێمە نابێت بە هەشت پارچە زەوی کوردی پێڵ خەڵەتێنن ئەوە بڕیاراتی ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕشمان هەڵوەشانەوە نەخێر ئەبێ یەک پارچە هەر هەمووی هەڵوەشێتەوە چونکە بەشێکی زۆر گرنگن لە قۆناغی ئاساییکردنەوەی مادەی 140 بەس کاکێ ڕێبا من قسەکەم هەر با لەسەرەوە هەش پارچەیە بێ ینی ئێستا گومانەکە هەیە لەو هەش پارچەیەش بە شێوەیەکی ئاسایی نەچێتێ بواری جێبەجێکردنەوە یعنی ئەمێ بۆچوونی جەنابەت لەسەرەوە بزانم ئەوە سونە دژیەتی ئەوانیشی کە لەوێ زەویەکانیان داگی کردووە ئاسان دەستبەرداری نابن ئەمجا مەوزوعی قەرەبووەکە کەس نازانە چ کاتێکە چێتە بواری جێبەجێکردنەوە ئەم قەرەبوو کێ دەگرێتەوە و کێ ناگرێتەوە قسەکەت زۆر ڕاستەمەش هاودەنگم لەگەڵ جەنابتووە ئێمە مافی خۆمانەکە هیچ متمانەمان بەم حکوومەتە نیە بۆ چونکە دەیان جارە ئەوڵان 50 مادەی دەستوری کە پێیوەستە بە ملەتی کورد و هەرێمی کوردستان و کەرکووک و ناوچە کوردستانەکان هەر هەمویان پشتگوێ خستەوە و نەیاسای بۆ دەرەکەن نەجێبەجێەکەن ئەمە یەک کە دەستور ئەو دەست پێوترێ گەورەترین یاسای دەوڵەت دوای ئەوە هەر ئیتفاقیە کرابێت لە 5 قۆناغی حکوومەتداری دوای 2005 لە هەموویە کورد بەشداری کردووە بەو هیوایەی کە مافەکانی بگەڕێتەوە بەداخەوە لە مالیکیە لە دوو خولی خۆیان بڕیاری دابوو کە هەموو مافەکان بکردێتەوە بەڵام یەک خاڵێکشی جێبەجێ نەکرد دوای ئەوە عەبادی دوای ئەوە کاظمی دوای عادل عەبدولمەدی هەر هەمویان خاڵت بۆ نووسنە سەر کاغز تۆکەنە ناو حکوومەتەکەیانەوە دوایەوەی چت بۆ جێبەجێ داکەن بیرتانیشە لەم نزیکەیە معنی معقول نییە هەموو قانونیەکانە لێ لە هەموو دنیاە نەبووە سێ قانون بە یەک پاکێز بکێتە ناو پەرلەمانە ئەوە قیمەتی بێمتمانەی بە یەکتری کورد بە عەرەب بە کورد شیعە بە سونە سونە بە شیعە یعنی حکوومەتداری و پەرلەمانتاری وا ناچێتە ڕێوە وەرە ئەوم بۆ بکە ئەوت بۆکەم یعنی من ئەبێ وەکو کورد ڕازی بم بە هەموو سەرپێچیەکی هەر لایەکی سونی بێ شیعی بێ بەس لەبەر خاتر ئەوەی کە ئەو هەش پارچە زەوی بۆ بگەڕێنێتەوە ئێمە لە کۆتایی ئەمە لانی کۆمەڵگە هەمووی زەرەکە بە کورد و عەرەب و شیعە و سونە ئێمە کە کەوتینەتە ژێر ئەو فشارە ناچارین چونکەلێن دەی هەش پارچەش بکرێتەوە هەر باشترە لە هیچ بۆیە کە ئەگەر ئەو بەڕێزانەکە دەنگیشیان داوە بەو سێ و پیاسە بە یەک پاکێجێ بەڵام سەدان هەزار کەس دژی هەر ئەو دوو ئەگەر نەلێن بەشە سونیەکەی بەشە شیعەکە و بەشە سونیەکەی هەردووکی خەڵک پرسیاری لەسەرێ یعنی خەڵکە لێ ناکرێ خەڵکێک کەسی بووە لە خوێنی هاوڵاتیان و تەقیدەوەی کردووە ئستا عەفو عامی بۆ دەرکەی ڕاستە ئینسانی بەری عەفو عامی بۆ دەرکە مافی خۆیەتی چونکە بە مخبری سڕی تۆ کردوتە سزنەوە 80000 کەست لە ئەبوو غرێبداناوە حاڵەتێکی ناتەندروستە ئەوە جا خەڵک گومانیە بەڵێ هەندێکی تەواو بەڵام هەندێکی جێی گوبانە بەنسبەتی یاسای باری کەسایەتی کە شیعەکان داوایان ئەویش لە لەوانەی لای چینێکی ناو شیعە مەقبولوی بەڵام لای سەدان هەزار و ملیۆنان کەسی عێراقی ئەو حاڵتە غێر طەبیعیە جا ئەمەی کە ئێستا کردیان ئەو سێ تەرەفەی کە پەرلەمانی عێراق دروستەکەن بەداخەوە بە یەک پاکێت هەر بۆ خۆی لە
لە قوتی هیچ عتاهێ نەبوو لە هیچ دەوڵەتێکە لەما دانیشێ بڵێ سێ یاسا هەرسێکی هیچی بە یەکتری ناکە پێکەوە دەنگی لەسەر بدەین ئەمە نەتیجەی بێمتمانەیە و بەداخەوەکە ڕۆژ تێپەرش بوو بەڵام ئێستش ئەوەش پارچەیە هەموو کەسێک گومانی لەسەرێ بەڵێ هەموو کوردێک چونکە ئەوەنە بەڵێنیان داوە جێبەجیان نەکردووە ئێستا کەش هەرێن وەڵایە بێت چاوەڕێکەکەن جارێ بزای مانگێکی درد و مانگتر ڕێکارەکانی بزان چۆنە بێت ئەوەی داتە ئەمەم حاڵەتەمان بینیوە ئەمەی داتە دەست وەزیری دادێداتەوە دەست وەزیری زراعە وەزیری زراعیدا دەست نازانم مەجلیسی قەزا ئەتر هەر کەینۆبەی نەکەن ئەو ڕۆتینەی کە عێراق و بیرۆکراتی کە پێچێ بخوا بکە بە دوو مانگیشتەوە بێ ئێمە مەمنونین جاروایە هەندێک ئەندا پەرلەمان گوێم لێ ئەلێ من تەوەقوعەکەم من بە 2 ساڵ جێبەجێ بکردر یعنی ئەمە زۆر ناخۆشە تۆ هەردەست بۆ هەر بڕیارە بێت و مافەکان بگەڕێنیتەوە خەڵک چاوەڕێک کات و دەباڵە و هەمەرش لەسەر تراوەستا بێ نەتوایی نەتۆ بکەیت نەزەراعاتێ بکەیت لەگەڵ ئەوەشە ئەم حاڵەتە زۆرم پێ ناخۆشەکە لێن قەرەبوو چێ بکەینەوە قەرەبووی عەرەبێکی داگیرکەر باسی ڕێزمێ بۆ نەتەوەی عەرەبی ڕەسەن بەڵام ئەو عەرەبانەی هاوردانەی من ناوی عەشیرەتەکانم لایە ئەلبوشاهێر و نازانم سەڵاب ئەبوو سەڵابە و نازانم عەبارە و ئەمانە هاتوونەتە ئەو منتیقانەوە کە مافیان بەو عەرزانەوە نییە لە کاتی خۆی هاتووە سەدان ملیۆنی ئەم کاتەیان وەرگرتووە لەو کاتەیە بە هەزار بۆ طبعاً بۆیە مقارنەیەکە سەدان ملیۆنیان وەرگرتووە و لە دوای حکوومەتی 2005 بە هەمان شێوە سەدان ملیۆنیان وەرگرتووە بە ناوی قەرزی زراعی و بە ناوی ئەنواع ئەشکال ئەسمی دەوەرگرتن ئێستاکەش بە قوربانی چاوی ئەوان و 35 ساڵە دژایەتی و ئەرزی کوردیا دایکی کردو ئەم جارەش زەحمەت نەبێ بگەڕێنەوە با 100 ملیۆن ترتان دێنێ و ترەکتەرێکتان دێنێ و ئەمە چییە یعنی معادلەیەکە کە کورد تێکەوتۆ بەرامبەر خەڵکێکی شۆفینی کە لە کاتی سەدان تەعداد لێکە ئێستاکەش تەعداد لێکاتەوە وەدەریش ناچێ وەدەریش بیشە بەم حاڵتە دەرەچێ یعنی ئەمە هەر هەمووی وەکۆلەی لە قورئانە لێ ظلمات بعضها فوق بعض هەر هەمووی تاریکیە دەست دەرکەی دەستی خۆت نابین لە پێشاوی خۆت باش کاک ڕێباغی ساخۆ گلەیەکیش ڕوبەڕووی پارتی وێکێتیە بێتەوە بەڕاستی پارتی ئەوەیە کە بایکۆتی ئەنجومەنی کردووە ئەنجومەنی پارێزگای کەرکووک بەشداری کۆبوونەکان ناکە لەو لاشێکێتی خۆ بەخۆ چوو ڕێکەوتنێکی کردووە بۆ وەرگرتنی تەنها پارێزگار ئەوش دەگوترێ بۆ ماوەی ساڵێکە یعنی چی پۆستە گرنگەکانە دراوە بە لایەنەکانی دیکە ئەمەش کاریگەری لەسەر دۆخی خەڵکی کەرکووک نەبووە یا ئەم دۆخی ئێسا گوزەرێ دەرهاویشتەی ئەوانە بوو بێ من دوای هەڵبژاردنەکە من دووبارەیەکەمەوە جارێ ئەسڵەن دوای 16 ئۆکتۆبەر هەر چیەک ڕۆدا لە کەرکووک پێوترێ نادەستوری ئەبێ هەڵوەشێتەوە ئەتر چی هەڵبژاردنە چی بڕیارێکی ئیداری دەرچووە لە هەر کاتێکە دوای ئەوە کەم قسەی تۆ شەگرێت توی سا پارێزگارەکەمان نادەستوریە هەموو بارودۆخی کەرکووک نادەستوری هەموو بارودۆخی کەرکووک لەبەر ئەوەی پێشێلی مادەی نوێی دەستور کراوە یعنی کە ینی معنای چی ینی لە بابی مافەکان و ئازادیەکان بخێنەوە دەستوری عێراقی خۆم و تاکێکی کورد دەتوانێت بخێنێتەوە ئەلێ ئینسان ئەبێ ئەو خەڵکە دەنگەدا بە ئایندەی شارەکەی خۆی جاری ئەوانی لە کەرکووکن ئایندەی شاری ئەوان نییە ئایندەی خەڵکی کوردستانی بوونی کەرکووکە دووەم لە بارودۆخێکی ئازادایە ئەوە لە بارودۆخێکی ئازاد نەبوو سێ قیادەی عملیاتی کەرکووک ئەلەی بۆ حربی عەبادان و محەممەرە و سەربیزها ڕۆشتونە چیەکەن لە کەرکووک سێ قیادەی عملیات یعنی تۆ تەسەورکە تاکێکی کورد سێ قیادەی عملیات بێجگەلەوە 63 فەسیلی لە ناو کەرکووکن 63 فەسیلیش دانیشتووە هێنی کۆلی کە ئیلتیزامیان نییە بە قایدی ئامی قوواتی مسەلحە ئەوانش باماشەوە ئەمە چ بارودۆخێکی ترسناک دروستەکە کە تۆ بە تاکێکی کورد بلێ بڕۆ دەنگ بدات چونکە تاکی کورد نەچووە لەبەر ئەم ترس و تۆقانەی کە تیای بووە بەدەر لەوەش دووبارەیەکەمەوە کەمە پێشێلی مادەی ١40 چونکە ئاسایی نەکراوەتەوە چونکە تاکێکی کفری و کەلار و چەمچەماڵ و دووس خوڕمات و تاکێکی کەرکووکین بە پێی مادەی ١40 لە بارودۆخە ئاسایەکەی کە پێسی ساڵی 1960 یانی ڕێژەی کورد نابایە ڕێژی کورد بگاتە 49 لە سەتا بێ ڕێژەی کورد بەلای کەمەوە بواە 76 بۆ 80 لە سەتا بۆیە 20 لە سەتا ڕەخمان ئەوەی کە بەوەش قەنەعەتمان بۆ 20 لە سەتاشانە بەڵام مەرچۆنە بێ ئەوەنە پێکاتەکانتر وە بەڵام ئێستاکە کورد دوای لێ دێ بەرەو کەمیناچێ خەڵکە غەریبەکە و نامۆکە ئەوان بوونە صاحب ماڵەکە و ئێمە بووین بە غەریب لە شاری بۆیە دووبارەیەکەمەوە هەر شانزە ئەندامەکە و کاتەوتم هەر شانزە ئەندامەکەش کورد وایە لە انتخاباتەکە و هەموو مدیرەکانیش کورد بێ هیچ قیمەتێکی نییە چونکە هیچ دەسەڵاتێکی نییە
دەسەڵات ئاسکەتاریەتە جا لەبەرەوە ئێمە چیەک باسی لێ بکەین وا بزانم زیادەیەکە لەم بابەتەیە باسیەکەین چون کەوتم بارودۆخەکە بارودۆخێکی نائاساییە. وەڵام من بە هەر لەویا بۆ نمونە لەو حاڵەتەیە کاک ڕێبوار ینی قسە لەسەرەوە کرا بۆ نمونە گەر ئەنجومەنەکە ئەنجومەنێکی چالاک بە هەموو لایەک بەشدار بوونا و کۆبوونیان کردا دەیانتوانی لێپرسینەوە و لێپێچینەوە لەو کەسانە بکەن کە ڕوبەڕووی جوتیارانی کورد بووەتەوە شتی وا کرا بەڕاستی ناکرێم نمونەیە نیە چونکە نمونەمانەیە ئەوە لە ئەو شارانەی کە ئاوایان کرد لە دیالەوە ڕوویدا لە حاڵەتێک لە وا بزانام لە موسەنە حاڵەتی وای ڕوویدا لە شارێکی تری سونە واروێت چونکە ئەسکەرتاریەت بوو بە کەیف خۆیان مەحافظشیان دەرکرد باش بەعزە شۆنەیە لێ تا مەحافظ لە فەڵان فەسیل نەبێت و ئەو قەراراگە بەدڵی ئێمە نەبێ بۆتانیە دەریکەن یعنی ئەسکەر حکومەکە نەوەکو مەدەنیەت تۆ ناتوانانی پرۆسی دیموکراتی لە بارودۆخی ئەسکەرتاریەت جێبەجێ بکەیت ئەوە حاڵەتێکی غێت ناتەندروستە ئەبوایە بارودۆخەکە ئەبوایە ئەو ئەسکەرتاریەتە نەمێنێ لە شاری کەرکووک باش هەم ئەسکەرتاریەتە بڕیار لە کێ وەرەگرێ کاک ڕێبوار بڕیار لە کێ وەرەگرێ بڕیار لە کێ وەرەگرێ خۆی ئەنجومە سەرۆکی وەزیران هەیە خۆمە سەرۆکی وەزیران بەڵام دەگوتێمانە شەخسیشانی ئاراستیانەکە من بابەتی تەوزیحکەم بە پێی یاسای ئەنجومەنی پارێزگاکان ئەنجومەنی پارێزگار هەڵەبژێرێ ئەنجومەنی پارێزگار لە حاڵەتێکی تەندروست یاسایی دەستوری سێوارەیەکەمەوە پارێزگار هەڵەبژێرێ لەو کاتەیە دەسەڵاتی پارێزگار لەژێر دەسەڵاتی ئەنجومەنی پارێزگای کەرکووکە بێت ئەنجومەنی پارێزگای کەرکووک تەشریعاتەکە بڕیار دەرەکە ڕێنماییەکە پارێزگار ئەوە جێبەجێکات یعنی پارێزگار سوڵتەی لە کێوە دەسەکەوێت لە ئەنجومەنی پارێزگاکات چونکە ئەنجومەنی پارێزگار هەم پارێزگار دانا هەم سەرۆکەکەی دانا هەم جێگەرەکانی دانا هەم لێشیان ئەسەنێتەوە یعنی هەر وەختێک ئەو پارێزگایە و ئەو جێگرانە حاڵەتێکی نادەستوریان کرد ئەو ئەنجومەنە ڕاستەوخۆ متمانەی لێ سەنێتەوە پارێزگارێکی تر لە جاتی دانا جا لەبەرەوە ئەم حاڵەتە ڕووی نەداوە کە ڕووی نەداوە ئەتر لەو کاتەیە بە جۆری ئەو بارودۆخا بێ کە ئەسە و پارێزگای تیاتێ بەتە نازەم سەدەسەڵات لە چێوە دەگرێ و چۆن بڕیارەکان جێبەجێکە و چۆن جێبەجێ ناکات بەس حاڵەتە تەبیعەکە ئاهایە بەس کاک ڕێبوار تاڵەبانی ینی با من پرسیارێکی لێکەم بەس ینی وا پێم بڵێ کە تۆ کەسێکی شارەزای چەند ساڵ سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بووی دۆخەکە ئەبینی پیاوێکی سیاسی و چاوکراوەی ئەوەی کە ئێستا دەگوزەرێ لە کەرکووک ئەوەی کە پارێزگاری کەرکووک کووردە کاک ڕێبوارتەهایە بەڕاستی بایی پارێزگایەکەی خۆی پارێزگاریەکەی خۆی دەسەڵاتی هەیە کە بتوانێ بڕیار دەرکا بتوانێ کاروبارەکانی ئیدارەی کە سەرۆکی ئیدارەی کەرکووکە جێبەجێیانکە یا کە ڕێگری لێ ئەکرێ لەلایەن کێوە لێ ئەکرێ من نازام ئەو چ بڕیارێک جێبەجێکە ئەو ئەبێ بڕیاری ئەنجومەن جێبەجێکە ئەچە خۆی ئەمە پرسیارەکەی بەڕاستی ئەگەر حاڵەتێکە ئەنجومەن نەبوو ڕۆڵی پارێزگار لەویا چی ئەبێ جەنابەت ڕوونت کردەوە کە ئەنجومەنە بێ بڕیارەکان دەکا و جێبەجێیکە تێگەی کە ئەگەر ئەمە نەبوو ئەنجومەنێکمان نەبوو لە ناو پارێزگایەکە ئیتر ڕۆڵی پارێزگار لەویا چی ئەبێ حاڵەتێکی ئاسایی سادەی ئیداریە بەس ینی بەڕێوەبردننی ئەو معاملاتانی ڕایالیەکە کە مەسەن هاوڵاتیان ڕۆژانە ئیشیان پێبێت هەرەوەنێ لەو زیاتری پێ ناکردێت ناتوان یەک پرۆژە جێبەجێ بکە بەبێ مسادقی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئێمە ساڵانە 500 پرۆژەمان مسادقا کرد ئەو پارێزگایانی لە کەرکووک بوون بەڕێز کاک عەبدوڕەحمان و خواڵی خۆشوو دکتۆر نەجمەدین بۆیان نەبوو لەو 500 مەشروع یەک مەشروع لە خۆیان و بکەن ناو شوێنەکەوە ئەوە ئیلا ئەنجومەنی پارێزگای کەرکووک مسادقی لەسەر بکە ئەو کاتە پارێزگار جێبەجێکە بەبێ ئەوە پێوترێ مخالفەیەکی یاسایی دەستوری و تووشی زۆر مەشاکل لەبێ لەلایانی نەزاهە و لایانی ڕقابەوە ئێستا خۆ من زۆر جا چالاکیەکانە بینم بەڕاستی ینی دوایە لە چوارچەوەی تەندەری نایە بۆ نمونە پاکردنەوەی ناو کەرکووک دروستکردنی شەقام بۆ نمونە تێکدانی هەندێک خانووی سەرپێچی کرا و تەجاوز دوای دروستکردنەوەی لە شوێنێکە ئەمانە چۆنەکرێ خۆمانش بەشێکن لە خزمەت گوزاری
وەکوتم هەندێکی ئەمانە لە چوارچەوەی ئەنجومەن ئینجاریە لەوانەیە هەندێکی لە ڕێی وەزارەتەکانەوە بێ وەزارەتەکان حاڵتێکی تەبعی هەموو وزارەتێک بۆی هەیە لە پارێزگاکان بەگشتی پرۆژەی استراتیجی بکات یان ئەو پرۆژانەی کە گرنگن وەکو پاکردنەوە ئەو حاڵتێکی تەبعیە لە وزارەتی شارەوانیەکانی عێراق پارە تەخسیس ئەکردرێ بۆ پاکردنەوەی هەموو شارەکان لەسەر پارێزگات تەنها ئەوە نەیە جێبەجێکە ئەوە شتێکی تەبعیە و ئەو بارودۆخەکانی تریشی خزمەت گوزاری مەسەلەن محاویلەیەک لە شۆنێک کە سووتێ تەبعیە و کاتە لە وەزارەتی کارەبا کۆمەڵی محاویلە بۆ هەموو عێراق کڕێ بۆ هەموو شارەکان بەشی کەرکووکیشی تایە ئەو کاتە لە کەرکووکیش ئەتوانێ بلێ بە مدیری کارەبا زەحمەت نەبێ پێنج محاویلە لە گەڕەکی ڕەحیماوە یان ئیسکان سوتاوە چاچی کرد ئەم حاڵتانە شتێکی زۆر تەبعیە و هەندێک جاریش لەوانەیە هاوکاری لە حکوومەتی هەرێمەوە بۆ مەسەرەن چیمەنتۆکردنی هەندێک گەڕەکە بارودۆخەکەی خراپە چیمەنتۆی کە نەمەح پێوترێ حاڵەتی هاوکاری ناچێتە زبنی قانونی مناقەسە یان قانونی مەشاریع و پرۆژەکان لەسەر ئاستی عێراق کە ئەنجومەنی پارێزگاکان لە پرۆژەکانی بژارنەوەی هەرێمایەتی جێبەجێیەکە دواخەوە تا تەنمێت الأقالیم و بەشێکی ترمان نەبوو پێوترە پرۆژەکانی پترۆدۆلار کە لە بەرهەمی نەوتی کەرکووک بەشێکمان وەرەگرت ئەوانش پێویستی هەڵبەتە بە مسادقی ئەنجومەنە کە ناتوانێت پارێزگار ستاکە بەداخەوە هیچ لەو بابەتانە جێبەجێ بکات. جەناب تەڵێی پێش 16 ئۆکتۆبەر 2007 نەمانهێش قیادەی عملیاتی دیجلە بێتە کەرکووک و سەدان بڕیاری حکوومەتی عێراق دژ بە بەرژەوەندەکانی خەڵکی کەرکووکمان ڕاگرت چونکە کورد یەکدەنگ بوو. من ینی سوورەکە وا لێکەین ئەمە بالای جەناب بدە بێ پێم بڵێ تەوزیحم بیتێ ینی ئەگەر بینە ئێستاژ ئەگەر جەنابەت بۆ نمونە هەر سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بوویتایە ئێساش ئەو توانی ئەم دەسەڵاتەتە بوو کە ئاوا بکەیت کە ئەو کات کردوتە جیاوازەکانیان چییە؟ لە دوای بارودۆخی 16 ئۆکتۆبەر نەخێر ناتوانم یعنی کێ خۆی بە قوترین سیاسی لەسەر ئاستی عێراقدانا بیکە ئەنجومەنی پارێزگای کەرکووک هیچی پێ ناکردێ هەر ئەوەش هۆکار بوو کە تۆ نەگەڕایتەوە بۆ کەرکووک بەتاکیدەوە کۆلەی فاقعینی سەرەکی بوو یعنی هۆی سەرەکیەوە بوو کە بارودۆخەکە ئاسای من سێر یاداشتنامەمدار بۆ سەرۆکی پەرلەمان بۆ سەرۆکۆزیران بە سەرەکی بۆ سەرۆک کۆمار و لەگەڵ هەمان کاتە سێ داوەشم دژی هەر سێ تەرەفەکە بەرزۆ کرد کاتی خۆی لە محکەمەی ئیتیحادی کە بارودۆخەکەیان تێکداوە بارودۆخەکەیان کۆتە نادەستوری بەداخەوە چووکە محکەمەی ئیتیحادی محکەمێکی سیاسیە لە ساڵحی من دەربەچوو حاڵتەکە تێپەڕ بوو بەڵام حاڵەتەکە تەندروستی و یاسایەکە ئەوەیە کە بارودۆخی کەرکووک ئاسایی بێتەوە هەڵبژاردنێکی ڕاستەقینە دروست بێ خەڵکی کەرکووک دەنگ بدا بە تەنها خەڵکی نامۆی نابێت دەنگ بدات بەپێی مادەی 140 وابێ لەسەر ئەحسای ساڵی 57 بێ ئەحسای ساڵی 57 دوو ئەحسامانە ئەحسایەکمانەیە تەزویر کراوە گزیتیا کراوە کاتی خۆی ڕژێمی بەعس کردێتی و ئەحسایەکی ئێنا زۆر پاک و تەمیسە ئەو کاتەکە ڕێژەی کورد یەکەم کەس بوو یەکەم نەتەوە بوو لەسەر ئاستی کەرکووک نەتەوەکانی تریش دۆموسیان بوون. ئەخە کاک ڕێباتۆی ساباسی شتێکەکەی کە ڕەنگە زۆر مەحاڵ بێ ینی هەڵبژاردنێکی کە بکرێتەوە و دەبێت کوردی ڕەسەنی کەرکووک دەنگ بدات ینی بەڕاستی لەم بارودۆخەی ئێستایە کە مووقیفی کورد بەرامبەر بە بەغدا زۆر لاوازە ینی جەنابەت دەبینی ڕۆژانە ململانیەکان چۆنن لە نێوان حکوومەتی یاریمی کوردستان و عێراق ینی هەر بچووک بووەتەوە بۆ پێدانی موچەیەک ئەوەڵێ ئەینێرمەوەڵێ ناینێرم ینی کێشەکە ئەمەندە بچووک بووەتەوە کە کێشە نەتەوایەتیەکەی هەردا پۆشیوە ئێستا خەڵک ینی ئەمانەی هەمووی لە بیر کردو خواخوایەتی سەری مانگ بێت موچەکەی بەغدا بینێرێت و وەریگرێت. ئەمەش دوو حاڵەتمانەیە ئەمە نابێت تامیمیکەین خەڵکی کوردستان ڕاستە هاوڕام لەگەڵ تۆ هەولێر و سلێمانی دووەک وایە بەڵام خەڵکی کەرکووک و کێشیان نییە خەڵکی کەرکووک ڕاتبوو موچەی خۆی لە بەغا وەرەگرێ خەڵکی کەرکووک ستەمی لێکردێ خۆ کاتی خۆشی من لە کەرکووک بوومە لە خەڵکی شاری کەرکووکم خەڵکی گەڕەکی ئیسکانم ئێمە لە کاتی بەعس کە ئەو هەموو خەڵکەی عیدامە کرد و گەنج نێوێرە بە ئازادی پیاسی خۆی بکە کورد هەمووی ڕاگواستن بوو تعریب و تەبعیس و تەرحیل و عیدامە کردرا خۆ من باوکی من معاشی وەرەگرت و خەڵکی جیرانەکان هەموو خەڵکەکەمان هەموو کەس معاشی خۆی بۆ ڕاتبی خۆشیە بوو
بەڵام ئەوە حاڵەت نەبوو ئێمەتیاژیان هەموو ڕۆژێک ئامۆزایەکی من و ئامۆزایەکی تو خاڵۆزایەکی و عیدامەکرا و لاشەکەتش پێ نادرا پارەی فیشەکەش یا لە تەسەند کە پێی ڕەمیە کردرا ئەو حاڵەتە وابوو لە کاتی باز و ئێستاکەشی لەگەڵا بێ خەڵکی کەروکە و کێشەی هەرێمی نییە کە هەر کێشەی موچەی هەیە ئەخە بەڵام کاک ڕێبوار یعنی تۆ ئەزانی ئێمە قیادەی کورد ئەم مامەڵەیە سیاسیەکە لەگەڵ بەرپرسانی عێراقا بۆ خەڵکەکە خۆی نایکە ئێمەڵێن کە وەکو قیادی کورد ئەمەندە ینی لاواز بین بەرامبەر بە بەغدا چۆن نەتوانین ئەم شەڕی دەستوریە لەگەڵ حکومەتی بەغدا بکەین کە ئێمە شەڕی موچەیەکمان پێ ناکرێت ئێمە قسەکە تەواوە من هاوڕام لەگەڵ لەو بەشەیە لەگەڵ تۆ هاوڕام چاک وایە ئێستاکە ئێمە لاپەڕەیە تازە بکەینەوە یعنی من بەداخەوە هەرچەنە کورد یعنی سیاسی کورد سەکردایەتی سیاسی کورد هەموو جۆرەکان باشەیان هەیە و خراپەیان هەیە ئەو خراپانی کە هەمانە بەرامبەر بە یەکتر چاک وایە لەبەر بارودۆخی کوردستان لەبەر ئەوەی لەوە زیاتر با بڵێن سنگمان بچکۆڵە و کەم نەبێتەوە بەرامبەر بەو عێراقی کە هیچی تیان ینی ساو عێراقی کە ئێستاە ینی من نازانم هیچ یەک خوا چەندێکی بە کورداوە کە قەت عێراقەوە نەزعیف نەبووە لە تاریخیان لە ساڵی 1920 تا ئێستاکە بەقەت ئێستا عێراق زعیف نەبوو بۆ ئێ بە بەهێز نابین کورد بۆ ئەم معادلێ ناخوێنێتەوە بەس بۆ ژیان کورد ئازان ئەوش لەبەروی کورد بێتفاقە کورد یەک ڕیز نییە کورد یەک ماڵ نییە کورد استراتیجی نییە کورد پلانی نییە بەداخەوە یعنی من لە ساڵی 91 یعنی ئەمە لەوانەیە زۆر کەرکوچیەکان لە بیریان بێ یعنی لە کاتێکە کە ئەبووە کەرکوک و خاکی کەرکوک و کوردستانی کەرکوک خەمی یەکەمی هەموو بەرەی کوردستانی بواە لە جاتی ئەوەی کە ئەو ناسنامەی بۆ بگەڕێنەوە خەریکی تاڵانی و ڕاوڕوود بوون بۆیە کەرکوک بە هەفتەیەک لە دەستماندا معسکەر خاڵید و چۆ دەیان معسکەر هێشتا نەگیرا بوو خەڵەکە چوو لە حەویجە دزی ئەکرد و تاڵانی ئەکرد جا لەبەرەوە ئێمە هەر لە نەوتوێک و ئەژنۆمان شکا کە ئەم هێزە ناتوانێت کەرکوک ئازادکە و ناسنامەی کوردستانی بۆ بگەڕێتەوە بەڵام هەر چۆنێک بوو چاوپۆشیمان لێ کرد و 2023 دووبارە دڵی خۆمان خۆش کردەوە بە ڕاپەڕینێکی تازە وتمان بەش خواب بکە ئەم جارە دەرسێکیان لە نەوتوێک وەرگرت بێتەوە بەڵام ئێستا کەشی لەگەڵا بێ من هاوڕام لەگەڵ تۆ بەداخەوە هیچ حیزبێکی کوردستانی ینی حەز ئەەکەم حیزبێکی کوردستانی پێم بڵێ من بەرنامەمەیە کەسی بەرنامەی نییە بۆ 150 هەرێمی کوردستان کە پێوترێ کەرکوک و ناوچە کوردستانەکان ئاخە چۆنە بێ تۆ کەرکوک و ناوچە کوردستانەکان کە تۆلی 150 هەرێمی کوردستانە و هیچ خەمێکردنیە کاک سەمان من یەک ئەزمونێکت بۆ نەقلەکەم من ئێمە ئەنجومەنی پارێزگای کەرکوک ئەندام بوو لە 14 پارێزگار لە قۆناغی گواستە و لەسەر ئاستی عالەمە لە لەندەندێری لە بۆسنا و هەرسک لە کۆسۆڤۆ لە ڕامەڵڵا لە کادۆنا لە هەر چوار قارەکە کە کۆ بووینەوە تەسەور کە هەندێک نمونەمان بینی زۆر جوان بوو مەسەن دوو دەوڵەت لەسەر شارێکە کێشەیان هەبووە مەسەرەن هەردووکیان تەسەور کە ئەو دەوڵەتەی کە خۆی بە خاوەنددارێتی ئەو شۆ نەبینی ئەناسی بەردەوام 20 کورسی بۆ 40 کورسی بە بەتاڵی بەجێهێشت ئەوێت ئەوە کورسی ئەو خەڵکانەیە کە بەشێکن لە ئێمە تەسەورەکەی من 30 ساڵە ئەم ڕووداوە لە پەرلەمانی کوردستانی خۆمان نبینم یعنی چییە بێ پەرلەمانی کوردستان هەر بۆی بە عێراق بلێ کاکە کەرکوک لە خانەقین شنگال بە درەوجستان تا شنگال 50 کورسی بە بەتاڵی دانا بلێ ئەمە بەشی قانەقینە ئەمە جەلەولایە ئەمە سعدیە ئەمە بە درەوجستان ئەمە شنگال ئەمە کەرکوکە بۆی ئەم پەیامە بدەینە عێراق کە ئێوە خەیاڵتان خاوە ڕۆژە لە ڕۆژان ئێمە سازش لەسەر ناسنامەی کوردستانیەتی ئەو شۆنانە بکەین بەڵام بەداخەوە ئەمەیان نییە هیچ حزبێکی کوردستانی تۆڵێ ئێمە خۆشمان خەمساردین بەرامبەر بە مافەکانی خۆمان تا سەر ئێسقان خەمساردین تا سەر ئێسقان یعنی من حەزەکەم یەک پەرلەمانتار لەو پەرلەمانتانی کە لە بەغان بۆ 5 خول یەکێکیان ڕۆژە لە ڕۆژان پرۆژێکی تەقدیم کرده بێ بەم بابەتەوە باش ئێمە بە تەنها یەک بەشمان جێبەجێ کرد ئەویش قەرەبووکردنەوەی ئاوەرەکان لەگەڵ قەرەبووکردنەوەی هاوردەکان ئەو هاوردانی کە وایە بدرێنە مەحکەمە و عیدام بکردرێن کە چوی 20 میلیۆنە نەدەینێ و پاچە زەوێکشی وەرگرت لە شوێنەکەی خۆی و ئێستاکە گەڕاوە تۆ کەرکوک و لە شناغە دانیشتووە تعزیبی هاوڵاتی کوردەدا ئەمە کێم ئەم مفاوەزاتەی کرد من نازام لە کووردە چی ئەم حەقیدا بە عەرەب کە 20 میلیۆن وەرگێت و پاچە زەوێکیش لە شارەکەی خۆشی و نەڕوات و بێتە شناغە لە خۆی و هەمەڕەکانی عەزیەتی تاکی کورد بدا کە هەموو ئەو عەرەبە هاوردانەی کە پێیان وتێ داگیر کرد باسی عەرەبی ڕەسەن ناکەم دووبارەیەکەم هەمویانەکەمە قوربانی ئەو ملپێچەی کە ئەو جوتیارە عەزیزەی عەزیێدا لەوانە کە
خۆی و باو باپیرانی ئەسلیش ینی خاوەنی ئەو زەویان نەوەکم ئەم داگیرکەرانەی کاتونە ئێستاکە عزیەتی تاکی کوور دەدەن. کاتڕێبا وەڵای من لێوای یەک پرسیارمەیە باشە بۆچی سەرکردایەتی کورد یا بەرپرسانی کورد لە باشووری کوردستان ینی تاوەکو دیمەنێکی ئاوا تراژیدی نەبینن نایەنە قسە لە کاتێکا کێشەکە وجودیە هەر مێژوویەکی هەیە ینی کاری بۆ ناکەن و هەتاوەکو جوتیارەکان خۆیان ڕوبەڕووی داگیرکەرەکان نەبنەوە و دیمەنێکی ئاوا تراژیدی نەبینن هەمویان کە پێکەوە قسەیان کرد ئاوا قسە ناکەن ینی ئەو یەک دەنگی و یەک ریزیە گە شەڕی بۆ بکرایە وەکو جەناب دەڵێ لە مێژ بوو ینی دەستکەوتەکان زیاتر ئەبوون لە ئێستا. ڕاستەکەی بەداخە خۆزگە ئەم پرسیارە ئاراستەیان بکەی بۆی خۆیان وەڵام بدەنەوە چونکە من ناتوانم ببمە مەحامی هیچ حزبێک لەو حزبە کوردستانێکانە هەر هەمویان متهمن هەر هەمویان بێبەرینی لەو حاڵەتەیە چونکە ئەبوایە ئێمە بەبەرەی کوردستانی بە یەکڕیزی توانیمان راپەڕین بکەین و توانیمان هەموو کوردستان ئازادکەینەوە بە کەرکووکیشەوە بەڵام بە ناتەباییمان ئێمە ئەوەنەی تەنازل و سازش بۆ نارانی کوردەکەین خۆزگە ئەوەنە سازشمان بۆ یەکتری بکردایە ئەوەنە لێبوردەیی و لێخۆشببوون بەرامبەر یەکتریمان هەبووایە ئەو کاتە ناگەشتنم حاڵتە ئێستاکەش نەچوە بچێت من دووبارەیەکەمەوە پەیامێکش لەم بەرنامەی بەڕێستانەوە ئێمە بێ لاپەڕە کۆنەکانە تر هەڵ نەدەینەوە تەواو بلێن عەفە الله عەما سەلەف خۆیمە لەسەر هەڵا هەر ناڕۆین ئێمە برینی خۆمان هەر ناکولینەوە خۆمان عەزیەت دەین و ناو خۆمان بخۆین ئەمەش ئەبێ چۆن لە ساڵی 90ەکە بەرەی کوردستانی یەکیان کرد خۆ پێش 91 سەدان شەڕی ناوخۆ لە بینی هەر هێزە سیاسی کوردستانەکانی خۆمان ڕوویداوە بڕۆن ئەوە مکتابەی ئستا بخێنەوە هەمووی قەتل و عامی یەکتریمان کردو ئێمە دوو شەڕمان نەکرۆ بەرامبەر بەیانیاری کورد ئەوانەی کە ئیخوێنینەوە بەداخەڵ و کتابانی کە تازە دەرەچێت بەڵام ئێستش نەچوو بچێت لاپەڕێ تازە هەڵدەڕێنەوە من سازش بکەم بۆ براکەی خۆم هیچ عیب نییە لە بینی حزبە کوردستانەکان هیچ عیب نییە گەورەیە بۆ من بەڵام بچم سازش بۆ نەیارەکەم بکەم لەبەر ئەوەی براکەم بدەمە زەویە ئەمە چییە لەبەر ئەوەی لە نافەسە و کێبڕکەی بۆکەم کە من تیکەیە زیاترم دەستکەوێت لە هەرێمی کوردستان ئەمە جێ دڵناخۆشیە یعنی من ئێستاکەش ئەگەر نەچوە بچێت گە بتوانن کۆنفرانسیە بکەن با بڵێن تەحالوفێکی هاوپەیمانی بە کۆلەی شتێکی نیشتیمانی بکەن وەکو بەرەی کوردستانی ساڵی 91 زۆر هەموو کوردستان دڵی پێخۆشە بێ ئەو کاتە ئەبینە چوکڵی چاوی نێرانمان بۆیان نێ جارێکی تر ملپێچی خەڵکێک ڕا بکێشن و عزیەتی دەن ئەما بێ بە خۆماندا بچینەوە ئەتر خۆمان نەخۆین یەکتریش نەخۆین بەڵام ئەمە بۆ لە ڕێی کەناڵەکەتانە بۆی بێتە پەیامێک باش کن ئەساوە لە عەلام خەڵکە ئەم حزبە کوردستانیانە جارێکتر بە خۆیاندا بچنەوە ڕاست ینی نەلێن دووبارەیەکەوە کای کۆن نەدەنە باە ڕاستە هەڵک ڕوویداوە هەموو حزبەکان هەڵیان کردو بێ ئستیسنا بەڵام ئەی هەڵەکەی زۆر گەورەی هەیە هەڵەکەی بچکۆڵی مهم هەڵەمان کردووە ئەبێ ئاعتراف بکەین یعنی ئەمەیەکێک لە کێشەی کورد دەڵێن کە لە ڕقە ئەو کە لە ڕقێ بێ وازی لێبێنین هەتا کە لە ڕقبی ناگەینە هیچ بەڵام کە وازمانێنە بە خۆماندا چوینەوە پەشیمان بووینەوە قەیچێکە من هەڵەیەک بەرامبەرەکەم هەڵەیەکی بەرامبەرم کە لێ خۆشە بم چکە لێ خۆشم ئستا باشتر لەوەی کە هەر بۆی هەڵدەمەوە بلێم تۆوات کرد و تۆوات کرد ئەو ناگەینە نەتیجە بەڵام بۆچێکی بەرامبەر نارەکەت لە عێراقا کە بەدەستی بێ ئەنفال دەکاتەوە بەدەستی بێتەوە مناڵی ناو بێشکەت زدو بەچاڵەکە بۆ ئەوە ئەچی سازشەکەی وەدانشی لەگەڵی وەتیفاقی لەگەڵەکەی بەڵام بۆ برا کوردەکەت لە حزبە کوردستانەکان بەمەهانەیت ئەمە حاڵەتە ناتەندروستێکەیە کە هیوامان وایە ئینشاءالله کۆتایی پێبێت و سەفحەیەکی لاپەڕێکی تازە بکەینەوە جارێکی تر پێکۆدا بنشین بتوانین کوردستان بەرەو ئاخارێکی باش بەرین. کاگرەوە باسی هەڵەت کرد باشە ئەنجامدانی ڕیفراندۆمیش هەڵە بوو کردمان یعنی زۆرێک لە خەڵک پێی وایە هۆکارەکەی دروستبوونی 16 ئۆکتۆبەر و لە دەستدانی لە 150 خاکی کوردستان ئەنجامدانی ڕیفراندۆم بوو یعنی کە کورد کردی نەخێرە گەر بەوە بووە ئێمە ئەنفالیش بڵێن تەختای کورد بوو ئەنفال لە بەروی پێشمەرگە ئەیانوت جێشی ئێران پازداریان هێناوەتە ناو دیەکانەوە بۆی ئەنفالکراینەوە تا خەتای یەکێتی و پارتی بوو بەڵێ کیمیابەرانی هەڵەبجە خەتای کێ بوو خەتای پێشمەرگە بوو چونکە چوونە ناو هەڵەبجەوە دیفاعیان لە هەڵەبجەی کرد لە کوردی هەڵەبجە کرد لە بەرەوە سەدام حوسێن کیمیاوی لێدا بەڵێ 8,000 ئەنفالی بەرزانەکە ئەنفال کران لە بەروی پارتی دیموکراتی کوردستانی دژاتی حکوومەتی عێراقی کرد یعنی ئێمە ئەگەر وا بکەین ئەبێ ئێمە تەبریر بدەین جەلادەکە کەینە بێگوناح
و ئێمەی گوناح ئێمە پاڵەوانە و ئێمەش کە زەرمان کردو یعنی ریفراندۆمێکرا من بە قونسڵی ئەمریکی وت کاتی خۆی لەگەڵیان دانیشتم وتم ئێوە لە ئەمریکا لەسەر چرخێکی جگارە کێشان استفتای بۆکەن زەرری هەیە یان قانجازیە ئێوە استفتای کرا ریفراندۆمێکرا کۆ حاڵەتێکی مەدەنی کرا خۆ نەچوینە چەکەڵگرین بەرامبەر ئەوەی کە خەڵکێکی تر بکوژیت ریفراندۆمێکرا خەڵک داوای کردووە حەزەکەین بەم شێوازە بژین پێت ناخۆشە ئەتوانی وەکو ئەو حاڵەتی کە لە ئیسپانیا ڕوویدا ئەو خەڵکی کە ریفراندۆمی کردووە ئەو کانێک خەرایان دابینیتە محکەمەوە بۆ حاڵتە تەواو بوو بەڵام نەوەکم تۆ جێیشێک دێنیت هەموو پارێزگاکانی ناوچەی کوردستانەکانی دەروی داگیرەکەی وا تا ئێستا بە تاکڕەوە نایبێتەڕێەوە و بالعلم کاک سەمان لە 2005ەوە تاکم ئێستاکە بارودۆخی کەرکووک و ناوچە کوردستانەکان هەر هەمووی نادەستوریە چونکە ئەلێ مناطق متنازع عليها يعني لە بینی دوو طرف کێشە هەیە لەسەر ئەو شۆنانە بۆ یەک لا نییە بە تاکڕەوانە بیباتەڕێەوە ئێستاکە عێراق بە تاکڕەوی ئەیباتەڕێەوە ئەمە حاڵەتێکی زۆر نادەستوریە ئەبێ هەردوو لا پێکەوە ئێستا زۆر غەڵەتە کە بەس جێیش لە کەرکووکەیە ئەبێ جێیش و پێشمەگە پێکەوە بن چونکە بەقەت ئەوەی کە جێیش خۆی بە خاوەندارەتی کەرکووک دادا بەقەت ئەوەنە هێزی پێشمەرگە خۆی بە خاوەندارەتی کەرکووک دانا وە زیاتریش ئەسڵەن نابووایە جێیشی عێراق و فەسائیل و میلیشیاتی عێراقی لە ناو کەرکووک و ناوچە کوردستان ئەبێ وایە هەمووی پێشمەرگە وایە بەڵام چی بکەین بارودۆخەکە هەمان سیناریۆ و هەمان تەمسیلیەی حکوومەتەکانی تر دووباراکەنەوە باشە کاکرێبایانی بۆ پێی بۆ قسەی جەنابەت بێ ئەو گرێبەستەی کە سەرۆکوەزیرانیش لە بەریتانیا لەگەڵ کۆمپانیای بیپیا کردوێتی بۆ زیادکردنی نەوتی چواردەوری کەرکووک ئەمەش نایاساییە چکە بەپێی دەقەت دەستوریەکە لە مادەی 15 بێ بە هاوبەشی ئەمە بەڕێوە ببرێ یعنی هەر بەروبوومیە گۆکۆی جەناب تەڵێ هەر بڕیارێک بە هاوبەشی لەگەڵ هەرێمی کوردستانە بێ بڕیاری لێ بدرێ ئەوە 100% وایە ئەو گرێبەستەش گرێبەستێکی نادەستوریە چونکە مادەی 111 بخێنەوە لارێ 111 نەوت و غاز مولکی هەموو تاکێکی عێراقیە 112 ئەلێ ئیدارەکردن و استحداثکردن لە دۆزینەوەی هەر بیرێک و تەطویر و گەشە پێدانی ئەبێ بە هاوبەش بکردێت نەوەکم بەس لە بینی هەرێم و بەغدا ئەوە لە بینی بەغدا و کەرکووکیش لە هەمان شێوە دابنشن پێکەوە سیاسەتی نەوتی تازەی و پەرەپێدانی کەرکووک بکەن کە ئێستاکەم حاڵەتە نەبووە عێراق بە تەنیا کردێتی هەروەکو چۆن پێشێری دەستوری کردووە ئەمەش لەگەڵ ئەوانەیە زیادی کردووە باشە پارێزگاری کەرکووکەڵێ ئەمە گەشە بە ژێرخانی ئابووری پارێزگای کەرکووکە ئەدات و خزمەتگوزاری زیادەکات ینی ئەم شتانە ڕوو ئەیە بەڕاستی یا ئەمە تەنها فێڵێ بۆ لە کورد کرا ئەوە لە کاتێکە ئێمە ئەوە تەواوە لە کاتێکە کە ئەو حکوومەتەی کە ئێمە سێریەکەن ئەو حکوومەتی شامی شەریفێ کە کورد لێ شامی شەریفێ تەبیعی ئەم حاڵەتە بەڵامەوە عێراق سیخمتمانەی یەک دقیقی پێ ناکردرا عێراق چی پێخۆش بێ ئەوە کات نەوەکم چی تۆ پێت خۆشە خۆزگاوا بێ ئێمە تەمە ناکەین هیوامان ئەوەیە کەرکووک بێتە لاس ڤێگاس بێتە لۆس ئەنجلس بێتە نیویۆرک بەم حاڵەتەیە بەڵام ئێمە ئەومان لە عێراق نەبینیوە ئێمە لە کاتێکە کە پێش 16 ئۆکتۆبەر کە بەردەوامە لە حکوومەتی اتحادیەکە دەیان و سەدان کتابمانەیە کە داوای ئاوادانکردنەوەی کەرکووکەین بەس ئەوەنە تەمویلماکە بە پارەی خۆشمان کە تەخسیسیش کراوە نەیەدا ئەمجا نەخواسە کە ئێستاکە بەدەستی ئەو بێ ئەو کاتەکە کوردیەک ریزیش بوو ئەنجومەنەکەی بەقوت بوو پارێزگاکانی بەقوترین پارێزگای سەکردایەتی کوردستانی بوو ئەوسا ئەومان پێ ناکەدا ئێستا لەم بارودۆخە یاسایی و ناتەندروستیە واللهی ئەگەر بکردێ ئێمەش پێلین ئامین خوایەکە شتێکی وا ڕووەدا ئێمە زۆر دڵمان پێ خۆشە بێ زۆر پشتگیریشی دەکەین بەڵام خۆزگاوا بێ کاک ڕێبوابامە بکەم بە کۆتا پرسیارم بۆ جەنابەت ینی بە بۆچوونی جەنابەت بارودۆخی کەرکووک دەچێتەوە پێش 16 ئۆکتۆبەر ینی ڕۆژێک لە ڕۆژان یا ئەمە مەحاڵە بەڕاستی وەکو پێشووی لێبێتەوە نا هیچ مەحاڵ نییە زۆر متەفائلشم چونکە دووبارەیەکەمەوە هەموو حکوومەتی عێراقی هەر هەمویان هەوڵیاندا ناسنامەی کوردستانێتی کەرکووک نەمێنێت هەر هەموو و قورسترین بارودۆخی ڕژێمی بەعس و سەدام بوو بەڵام لەگەڵ ئەوەشەوە بە یەک لەحزەیەکە لە نەوەتویەکە هەموو خەڵکی کەرکووک ڕاپەڕی و لە هەمان کاتە لە 2023 بە هەمان گوروتین و ئینشاءڵڵا ئایندەیەکی زۆر نزیکیش چونکە هەر کەسێک ستەم بکە کورد دوعای قبوڵە من ئەوە نازانم دوعای کورد زۆر بەقبولە چونکە کورد زۆر ستەمی لێکراوە وەخواش دوعای ستەم لێکراوە قبوڵەکە
و ئەم بارودۆخەوە ناچێتە سەر چونکە بۆ سەدام نەچوێ سەر بۆ حکوومەتی پێشووتر نەچوێ سەر ئەبێ کەرکووک بەرێتەوە بارودۆخە ئاسایەکەی و من زۆر هیوام هەیە و زۆر متەفائلم و ئەمە بارودۆخێکی کاتی پێوترێت تاڕە يعني نامێنێت فترەیەکە لە قەپاشکەیەکەکەن و خواخوایان ئەمە جۆرێک لە جۆرەکان دەستی قلیمیشی تایە ینی کەرکووک ئاسایی نییە بارودۆخەکەی ئەو وڵاتە ئەقلیمیانەیش گەشتونەتە و قەنەعەتەی ئەبێ کوردیتە ڕۆڵی تیا هەبێت. ئێستا دووبارەیەکەمە بارودۆخ زۆر لە ساڵحی کووردە زۆر دەمەمان بێ خۆش بێت چۆن چونکە ئەو دەوڵەتە دراوسیانە شۆک و جاران نەماون کوانێ ئێستاکە بارودۆخ بە گشتی لە بەرژەوەندی حکوومەتی هەرێم و کووردە بە بۆ چونکە دەوروبەرەکەی هەر هەمووی چاوەڕی ئەوەکەن دەوڵەتەکان نەبێن یعنی هەمویان لە کۆکۆلەی لە کۆتاساتی دەوڵەتداریان یعنی زۆر لە حاڵتێکی زەعیف بوونان جەناب تیش بینیت ئەوەی سووریا و ئەوەی لوبنان و ئەوەی کە حوثیەکان لە یەمەن یان ئێستاکە وای لێتووە ڕووداوەکان و نەبەپەلەن یعنی لەوانێت تەوەقع نەکەی جار وایە بە چەند سەعاتێک سووریا نەما دەوڵەتەکەی نەماوە لەوانەیە بارودۆخێکی واش بۆ کەرکووک و ناوچە کوردستانەکان ئینشاءڵڵا دروستەوێ کە خەڵک بەسەر بەرزی و بە ئاڵای کوردستانەوە ئەگەڕێتەوە شارەکەی خۆی و ئەو کاتە ناسنامەکەی گەڕێتەوە کە ناسنامەی کوردستانیە طبعا دوای ئەوەی کە ئەوەش دەبێ ئیزافە بکەم ئەبێ ئەوەش ئیزافەکە مەگە یەک ساڵیتر بێ ئەبێ ئێمەش یەک ڕیز بین ئێمەش بە خۆماندا بچینەوە وەکوتم ئێمەش لێبوردەیمان هەبێ و لاپەڕێکی تازاڵ دەینەوە کەس اتهام نەکە نەیەکێتی پارتی نەپارتیەکێتی نەپارتیوەکێتی ئۆپۆزیسیۆن نە ئۆپۆزیسیۆنیش یەکێتی و پارتی ئێستا ئەو بارودۆخە نیە بارودۆخی یەکریزیە چونکە بەرژەوەندەکە لە ساڵحی ئێمەیە ومنش سپاسانەکەم. من زۆر سپاسی جەناب تاکەم کاک ڕێبوار تاڵەبانی ئەندامی پێشووی سەرۆکی پێشووی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە بە شوەیەکی ڕاستخۆ کرد لە هەولێرەوە لەگەڵم بوو زۆر سپاس بۆ تۆ زۆر سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بینەری بەرنامەی حەڵپرسیار بوون خواتان